بۆ بەرزڕاگرتنی شەوی قەدر نوێژخوێنان و موسڵمانانی گەرمیان لە دەشەوە کۆتاییەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا ڕوو لە مزگەوتەکان دەکەن و بە خوێندنی قورئانی پیرۆز و گوێگرتن لە وتاری ئاینی و نوێژکردن و نزا و پارانەوە ئەو شەوانە زیندوو دەکەنەوە بە ئومێدی ڕازیبوونی خوای گەورە و بەدەستهێنانی خێر و پاداشتی هەزار مانگ. شەوانی قەدر معلومە لای هەموو مسلمانانی جیهان چونکە خی گەورە لە قورئانە باسیێکات و لە فەرمانەکانیشی پێغەمبەر خۆستم باسیێکە بۆیە لە منە پێویستە لەم شەوانەیە هەستین بە زیندووکردنەوەی بتوانین ئەگە بتوانین شەوانی قەدر هەر دەکەی بتوانین بکەین ئەوە شتێکی زۆر باشە. ئەگەر نەتوانین شەواتیقەکان ئەگەر نەتوانین شەوی 27 دەکرێت ئەوە جیایە. ڕاستی ئەمە فەرسەتێکی خواییە خێری 83 ساڵ دەسەکە ئەمە کەم کەس دەستێکەکەت یامەعنی تو تەمەنت ناگاتە 83 ساڵ. بەڵێ وەڵا لەخوا بە زیای شەوانی قەدر زیاتری مە بە قورئان بەسەری ئەەکەین و لەخوا بە زیای زۆر ئیسراحەتە زۆر خۆشە یعنی حەقە گشت بسڵمانێ ئەوەی نوێژ بکە حەقنی ئەم شەوانە لە دەست بدا چونکەم شەوێکی زۆر خێردار و شەوێکی زۆر بەڕەحمەتە. دیارە شەوانی قەدر هەر بۆ ناسراوە کە تاعەت و عیبادەتیایە دروستە و ئێمە ئومێد دەکەن کە ئەو شەوە بێت کە خوای گەورە داینا بۆ موسڵمانان کە خێری 83 ساڵی هەیە. دیارە من وەکو مجەوری یەکەمی مزگەوت لە دوای ئەوەی کە ختمی قورئان و ذیکر و تەهلیلمانەیە بە شێوەیەکی خاص لە پاش ئەمە من هەڵاستم بە خزمەتکردنی مسلمانان ئەوانەی کە دێنە لای ئێمە کە ئەو کەسانی کە قورئان خوێنن پێویستیان بەوەیە کە کەسێک بتوانێت ئەو منداڵان هێور کاتەوە و تەنظیم مزگەوت بکات. مامۆستایانی ئاینیش لەبەر ڕۆشنایی قورئانی پیرۆز تیشک دەخەنە سەر گەورەی و بەرەکەتی شەوانی قەدر و پاداشتی ئەو شەوە پیرۆزە. شەوانی قەدر یەکێکە لە ئەو منحە تایبەتانەی کە خوای گەورەی میهرەبان بەخشێتی بە ئومەتی محەممەد سەڵات وسلامی خوای لەسەر بێ شەوێکە کە خوای گەورەی میهرەبان ئەجر و پاداشتی هەزار مانگی بۆ عەمەلی ئەو کەسانە داناوە بۆ کردەوەی ئەو کەسانەی کەوا کردەوەی چاکی تیاکەن واتە ئینسان ئەگەر کردەوەیەکی چاکە بکاوە کەوتان لە هەزار مانگە کردبێتی نەکو بەو شەوەی کە بەس شەوەکە لە جات بەقەی 83 ساڵ و نامچی واتە کردەوەکان ئەجر و پاداشتی کەسێک وایە ئەو ئەجر و پاداشتەی ئەو کردەوانەی لە هەزار مانگ کردبێ. سەیری ئەوە بکەی ئینسان شەوانی سە شەوگار کورتە لەم کاتە کاتێکی کەمە ئەبێمانن لەم کاتە استیغلالی بکەن بە عیبادەت بە تاعەت بە ذکری خوا هەوڵ بدەن دەمەتەقەی ناو مزگەوت و کۆمەڵە شت واز لێ بێرن هەوڵ بدەن زیاتر خەریکی ذکری خوا بن خەریکی قورئان خوێندن بن چونکە بەڕاستی ئەم شەوانە کاتێکە زۆر پێویستە هەلا ئینسان لە دەستی نەدا بۆ دوعاکردن بۆ خۆیان بۆ ماڵ و مناڵیان. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەر وەک چۆن دەرگاکانی بەهەشت دەکرێنەوە دەرگای مزگەوتەکانیش بە بەردەوامی واڵا کراون بەڕووی نوێژخوێنان و موسڵماناندا دانانی شەوی قەدریش ڕەحمەت و بەزەیەکی تری خوای گەورەیە کە بە بەندەکانی خۆی بەخشیوە بۆ ئەوەی بتوانن خێر و پاداشتی هەزار مانگی لێ بەدەست بێنن. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.